و پێشکەشکاری بەرنامە لەگەڵ هاوکارانم ستافی بەرنامە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی فێربوون. خۆشەویستان، تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە خوێندنی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکان. بۆ ئەم مەبەستە پێمان باش بوو مامۆستا هەدیل هادی حەسەن پسپۆڕی تایبەت میوانداری بکەین. خۆشەویستان، وەک ئاشکرا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە یەک لە بەرنامەی کارەکانی گرنگیدانە بە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکان بۆ ئەوەی وەک قوتابی ئاسایی بێبەش نەبن لە زانست و زانیاری و وەرگرتنی نمرە و بڕوانامەی دەرچوون لە بوارەکانی پەروەردە و فێرکردن. بۆیە ئەو قوتابیانەش مافی خوێندنیان هەیە لە قوتابخانەکان وە قوتابی ئاسایی. هەر بۆ ئەم مەبەستە بە چاکمازانی میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەدیل هادی حەسەن پسپۆڕی پەروەردەی تایبەت بگەین بۆ زیاتر ئاشنابوون لەسەر چۆنەتی خوێندنی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکان. مامۆستا هەدیل زۆر زۆر بەخێربێ بۆ تەلەڤیزیۆنی پەروەردەی کەناڵی هەولێر. ئەم کاتت باش. هەموو کاتێکتان باش. مامۆستا سەرەتای پرسیارەکانم بەم پرسیارە دەست پێکەم. پەروەردەی تایبەت چییە؟ پەروەردەی تایبەت بەگشتی سەرجەم ئەو پرۆگرام و خزمەتگوزاری و چالاکیانەیە کە پێشکەش بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێن بە شێوازی تایبەت، تەبعاً شێوازی کە جیاواز بێ لە منداڵانی ئاسایی لەلایەن مامۆستای تایبەتەوە. پێشکەش بە منداڵ ئامانجیشمان لێرە پەروەردە و فێرکردنی ئەم قوتابیانەیە کە لە کۆتایی ئەوانیش مرۆڤن، ئەتوان فێر بن و ئەتوان داهێنانیش بکەن. و ئەمانش بەپی چەند بەرنامە و پرۆگرامێک کە مامۆستای خاوەن پێداویستی تایبەت شارەزای زیاتری هەیە و جیاوازە لە ناوپۆلی ئاسایی و لە قوتابی ئاسایی، بەڵام لە کۆتایی هەمان منهەج ئەخوێن ئەم منداڵانە، تەنها شێوازەکەی جیاوازە لە شێوازی پەروەردەی ئاسایی. بەڵێ. کێن ئەوانەی کە پێویستیان بە پەروەردەی تایبەتە؟ بەڵێ، ئێمە کە باسی پەروەردەی تایبەت ئەکەین بێگومان چەند فئەیەک ئەیانگرێتەوە. یەکەم فئەمان نابینا و نابیستمان هەیە. نابینا و نابیست ئەمانە بوونیان نییە لە ناو خوێندنی ئاسایی سەر بە وزارەتی پەروەردە، ئەمانە نین، بەڵام لە سنتەر و پەیمانگای تایبەت بە خۆیان ئەتوانن فێری پیشە و فێری بە شێوازی جیاواز فێر بن. بۆ نمونە نابینا شێوازی خۆی هەیە، پێ ئەڵێن برایڵ، ئەمە فێری خوێندنەوە نووسین ئەبێت کە تەنها بەدەست کاری پێ ئەکات. و هەروەها نابیستیش ئێمە چەندەها نمونەمان هەیە. بۆ نمونە هێلین کیلەرمان هەیە کە ئەمە ئافرەتێکی بەناوبانگی ئەمریکیە. ئەم ئافرەتە نابینا بوو، نابیستیش بوو، کەڵاڵ بوو، توانای قسەکردنیشی نەبوو، بەڵام توانایەکی زۆر زۆر باشی هەبوو، چەندەها زمانی جیاواز فێر بوو، فێری ئەڵمانی، فەڕەنسی، زمانەکانی دیکە بووە. هەروەها چیرۆکنووسێکی زۆر زۆری بەتوانا بوو، توانی زانکۆ تەواوکە، بڕوانامەی دکتۆراش بەدەست بهێنێ و بوو بە چیرۆکنووسێکی بەتوانا، هەروەکو چیرۆکەکانی کە ئەگەر باسکەین یەکەمیان ژیانی خۆی بوو، نووسێتی ژیانی من. ئێمەش ئەتوانین ببین ئەم چیرۆکانە لەسەر بەتایبەت ئەم مامۆستایانە و ئەم کەسانی کە وا زۆر پێشکەوتن و بەهرەدارن لە بواری پەروەردەی تایبەت، و بۆ ئەوەی کە ئاشناییەکمان هەبێ کە پەروەردەی تایبەت ئەو کەسانە نین بەس کە ئاستی ژیریان لاواز بێت و کە باس ئەکرێن بە شێوەیەکی نەرێنی. بەڵێ. مامۆستا هەدیل، ئەم قوتابیانەی تێکەڵی قوتابی ئاسایی ئەبن لە ناوپۆلدا، ئەو قوتابیانەی کە بڵێن ینی خاوەن پێداویستی تایبەتن، واتە قوتابی پەروەردەی تایبەتن. بەڵێ، لەناو خوێندنی ئاساییە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەتوانین چەند فئەیەک دابەشکەین کە هەیە لە ناو خوێندنی ئاسایی. ئەو مناڵانەش بیرکۆڵن، زەحمەتی فێربوونن، ئەو منداڵان کە ئاستی ژیریان لاوازە. بێگومان ئێمە سێ ئاسمان هەیە لە لاوازی ئاستی ژیری. ئاستی توندمان هەیە، زۆر توند و مامناوەند و سووک. ئاستی مامناوەند و سووک لە قوتابخانەدا بوونی هەیە. ئەمانش بە یارمەتی پەروەردەی تایبەت، مامۆستای پەروەردەی تایبەت و هەروەها ستافی قوتابخانە، سەرجەم ستافی قوتابخانە ئەتوان خوێندنی خۆیان تەواو بکەن هەمان پرۆگرامی خوێندنی ئاسایی، بەڵام بەبوونی ژووری سەرچاوە. ئەبێ ژووری سەرچاوەیان هەبێت لەناو قوتابخانەدا بۆ ئەوی زیاتر یارمەتیان بە. بۆ نمونە ئێمە مناڵمان هەیە ئاساییە، لە پۆلی 2 توانای خوێندنەوە نووسینێکی باشی هەیە. ئەم مناڵانە ئەگەنە پۆلی 4 بۆ نمونە، ئەگاتە پۆلی 3 هێشتا تازە خەریکە پیتەکان فێر ئەبێ، هێشتا لە بیرکاریە منداڵی ئاسایی گەشتۆتە ژمارە 100، ئەم هێشتا ژمارە 2 بۆ 3 نازانێ لێکی باتەوە، نازانێ یعنی چی 1 و 2 بەس لەبەری کردووە. و ئۆتیزمیشمان هەیە، ئەمانە حاڵەتێکی کەمێک جیاوازن، زەحمەتن لە ناو سنتەر و پەیمانگاکان
قوتابخانە هەن و بەهرەداریشوان ئێمە بە خۆشحاڵیەوە لە ناو قوتابخانە ئاساییەکەمان قوتابی بەهرەدارمان هەیە کە ئەمانە ئاستی ژیریان سەر و سەتە ئەگەر کەسانی ئاسایی بەپێی سەرچاوەکان لە 90 بۆ 100 ئاستی ژیریان بەڵام کەسانی بەهرەمەند سەر و سەتن لە هەندێک سەرچاوەیە دەڵێ لە 120 کەمتر نین یاخود لە 130 کەمتر نین ئەمانەش کێشە و گیرگرفتیان هەیە بەڕاستی معاناتیان هەیە لە ناو خوێندنی ئاسایی چونکە مامۆستای ئاسایی بەپی توانە مڕعاتیان ناکە ئەم مناڵە ئەبینی زۆر حرەکە و جوڵەی هەیە لە ناو پۆلدا ئەبینی مامۆستا هەرچیەک ئەڵێ یەکسەر وەڵامی ئەداتەوە لە جێی خۆی مامۆستاشو ئەزانێ ئەم مناڵە کێشەیەکی هەیە گرفتێکی وازانە ئاساییە بەڵام نازانێ ئەم مناڵە کە ئەوەی کە باسی ئەکا ئەو باسی ژمارەیەک ئەکا ئەم مناڵە گەشتۆتە میلیۆنێک ئەزانێ ئەو باسی یەک لێکدانیەک ئەکا ئەو خەریکە دە لێکدانیدا ئەزانێت ئیتر بۆیە توانای نییە خۆی ڕابگرێت لە ناوپۆلە یەکسەر وەڵامی مامۆستا ئەیاتەوە ئاستی ژیری ئەم مناڵە لەوەیان نییە ئێستا لە وڵاتانی پێشکەوتوودا مناڵێک لە پۆلیەکی ابتیدائیە بۆ نمونە ئاستی ژیری منداڵێکی پۆلی 5 ابتیدایی هەیە ئەمە بەپی ئاستی ژیری خۆی یعنی پەڕاندنی پێڵێن ئەکرێتە پۆلی 5 ابتیدایی هەمانە بۆ نمونە 12 ساڵ ئەچێتە زانکۆ بە بۆنەی ئاستی ژیری لە منداڵێکی ئاسایی زۆر زیاترە. بەڵێ چۆن دەستنیشان ئەکرێت کە ئەم قوتابیانە توانای هەیە لەگەڵ منداڵی ئاسایی واتە لەگە قوتابی ئاسایی تێکەڵ بکرێ یاخودنا ینی ئەمە تێکەڵ ئەکرێن یاخود تێکەڵ ناکرێن چ سوودێکی هەیە ئەو تێکەڵکردن؟ بەڵێ لە سەرەتای ساڵا ئێمە کە ئەم قوتابیانە دێن بۆ لامان ئەبێ دەستنیشان بکرێن حاڵەتەکانیان ئایا توانای هەیە ئەم مناڵە تێکەڵی مناڵی ئاسایی بکرێ یاخود توانایی نییە ئەمەش بە چەند تێئەپەڕێ بە چەند هەنگاوێکدا یەکەمیان ئێمە ئەینێرینە لای پزیشکی پسپۆر پزیشکی منداڵان لەوێ بە تەقریر بۆمانیێتەوە کە ئایا ئەم مناڵە توانای هەیە لەگەڵ منداڵی ئاسایی تێکەڵ بکرێت یانە پزیشک قەرارەیە وە لە دوای ئەوە پێوانەی ئاستی زیرەکیمان هەیە ئێمە پێوانەی ئاستی زیرەکە پێمان ئەڵێ ڕێژەی زیرەکی ئەم منداڵە چەندە ئایا دواکەوتنەکەی بۆ نمونە لە 90 دەرەجە پلا کەمترە هەشتایە ئەتوانین ئەمانە وەربگرین بەڵام هەندێک ئاستی زیرەکی هەیە توانای نییە لە ناوپۆلا لەگەڵ منداڵی ئاساییە تێکەڵ بکرێ بۆنی ئەوەی توانای نییە لە پۆلا دانیشێ خۆراگر نییە ناتوانێت زمانی نییە بە تاواتی هیچ قسە بکە ئەم منداڵە بینی 12 ساڵی هێشتا قسە ناکە ئەم منداڵە پۆلەکە ئەشێوێنێ ینی توانای نییە بەڕاستی ئۆتیزم ئێمە کە ئەبینین فرە جوڵەمان هەیە حاڵەتی زۆر قورسن ئەمانە ئاستە کەمەکانیان هەیە بەڵام ئاستە قورسەکانیان نەخێر ئەمانە لە پەیمانگای تایبەت بەخۆیان هەیە و شوێنی شیا بەخۆیان. بەڵێ مامۆستا هەدیل ئەو بربەستانە چین کە ڕوبەڕووی ئێوە ئەبنەوە وەکو مامۆستای پەروەردەی تایبەت بێگومان ئێمە کە ئەڵین پەروەردەی تایبەت ئێمە وەکو مامۆستانی پەروەردەی تایبەت هیلاکی و ماندووبوونمان دوو قاتی مامۆستای ئاساییە و لە ئێستا سپاس بخوا لە ئەم ساڵدا مامۆستای پەروەردەی تایبەت بە ڕێژەیەکی بەرچاو زۆر باش لە ناو قوتابخانەکان بوونیان هەیە و دامەزراون بەڵام هەر کەم و کوڕیش ئەبێت لەم پرۆسەیە چونکە بەڕاستی سەرەتایە ئەمە پێشووتر پەروەردەی تایبەت پسپۆڕی تایبەتمان نەبوو لە ناو قوتابخانە بۆ نمونە کەسێکیان ئەهێنا کە بیرکاری ئەوتۆیە کوردی ئەوتۆیان کرد مامۆستای پەروەردەی تایبەت ئەمە شارەزایەکی ئەوتۆی نەبوو نەی ئەتوانین بە پێویست یارمەتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بە ئێستا کە مامۆستای پسپۆڕ هەیە سپاس بۆ خۆ توانیوانە کە ئەم پرۆسەی بەرەو پێش بەرین و هەروەها ئەتوانین بڵین بربەستەکانی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە مامۆستا و بەڕێوەبەر و دایک و باوکانی قوتابیان کە لە دوایە باسی ئەەکەین ئەمانە چی کێشە و گیرروگرفتێ بۆ ئێمە و بۆ قوتابیش دروست ئەکا و هەروەها نەبوونی ژووری سەرچاوەیە لە هەندێک قوتابخانەدا هەتا ئێستا ژووری سەرچاوە نیە کە ئەوێش پۆلێکی تایبەتە بە منداڵی خاوەن پێداویستی تایبەت جیاوازە لە پۆلی ئاسایی ئەم منداڵە لەوانە گرنگەکان بیرکاری کوردی ئینگلیزی لە چی وانەیەکدا زۆر لاوازە دەرئەهێنرێت لە ناو پۆلدا و ئەبرێتە ژووری سەرچاوە لەوێ وانەکانی بە شێوازێکی جیاواز لە قوتابی ئاسایی ئەخوێنێت بەبوونی چەند ئامرازێکی تایبەت ئەوێت چەند ئامرازێکی تایبەتیش هەبێت کە لە ژووری سەرچاوە بۆ ئەوی مامۆستا بتوانێت فێرکارێکی باش پێشکەش بە منداڵی خاوەن پێداویستی تایبەت بکە. بەڵێ مامۆستا هەدیل ئایا قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت
وەک قوتابیانی ئاسایی دەتوانن لە قوتابخانە بخوێن و تێکەڵ بکرێن واتە هەموو قوتابخانەیەک ئامادەی ینی بۆی هەیە ئەو قوتابیانە وەربگرێ یاخود چەند قوتابخانەیەک دەستنیشان کراون کە ئەو قوتابیانە وەربگرن. باڵێ بە خۆشحاڵیەوە ئێستا زۆرینەی قوتابخانەکان بەبوونی ئەوەی کە مامۆستای پەروەردی تێدایە قوتابی پەروەردەی تایبەتی ژوەر ئەگیرێن هەروەکوتمان بەپێی حاڵەتی قوتابی هەمانە ئاستی ژیری وەکوتمان توانای هەیە بەپێی ئاستی ژیریەکەی لە قوتابخانەدا بوونی هەبێ هەشمانە نەخێر ئاستی ژیری ئەوە نییە کە لە قوتابخانەدا بوونی هەبێ ئەمانە ناتوانین وەریان بگرین ئێمە وەکوتمان ئەیان نێرین بۆ لیژنەی تەشخیص ئەوان بڕیارێن ئایا ئەم منداڵە توانای هەیە لەناو قوتابی لە تا قوتابی ئاساییدا بخوێنێ یاخود توانای نییە. بەڵێ هەمان ئەو مامۆستایانەی کە لە دەرز بە قوتابیانی ئاسایی ئەڵێنەوە بڵێن وانەش هەر بە قوتابیانەی خاوەن پێداویستی تایبەتە بڵێنەوە یاخۆ مامۆستا تایبەتیان هەیە؟ بەڵێ لەناو قوتابخانەیە بڵێن لەناو پۆلی ئاساییە هەمان مامۆستایە مامۆستای بۆ نمونە کوردی هەر کوردی پێ ئەڵێتەوە بیرکاری هەر بیرکاریە چکۆن تێکەڵ بە مناڵی ئاسایی ئەکرێن بەڵام هەندێکیش ئێمە دەریان هێنین لە پۆلەکانە وەکوتمان وانەی تایبەتیان پێ ئەڵێنەوە کە ئەمە سوودێکی زۆر زۆری هەیە بۆیان ئەمسا قوتابیمان هەیە لە پۆلیسێ مامۆستا شعری پێ ئەڵێ لەبەریکا بینوسە توانای لێ ئەم منداڵە بەڕاستی پیتەکان بە باشی هەزمی نەکردووە توانای حونجەکردنی نییە بۆیە ئەبێت لەم وانانەدا لەگەڵ مامۆستای پەروەردەی تایبەت بێ بە هاوکاری مامۆستای پەروەردەی تایبەت خوێندنەکەیان تەواوکەن وەکو منداڵی ئاسایی بتوان سوود لە پەروەردە و فێرکردن و سەرجەم ئەو پرۆگرامانە ببینن. باسی منداڵێکت کرد کە ناتوانێت وەکو منداڵی ئاسایی ئەو شیعرە لە بەردی بکات و بینوسێتەوە کەیتە لای بەڕێزت واتە لە قوتابخانەکە منداڵێکی ئاوائیەنە بەیتە ژوورە ئەو ژووری کە ژووری سەرچاوە ئەو هەوڵی کە لەگەڵیایی چییە ینی بڵێن ئەو تەعاملی لەگەڵیاکەی چۆنە ینی بە چەند ڕۆژ تێ ئەگا بە چەند ڕۆژ لەبەری ئەکا قوتابی ئاسایی ئەتوانێت بەپێی حاڵەتی منداڵەکەیە بەپێی ئەو کەرەستانەشە کە هەمانە لە ناو ژووری سەرچاوەیە بۆ نمونە قوتابیمان هەیە ئێمە شعرەکە بە یوتیوب بۆی دەرئەهێنین هەیە ئەوها چەند جارێ بەڵێ بەدەنگ بڵێ و بە چالاکی لەگەڵ قوتابی ئاسایی ئەهێنین بە چالاکی ئەم منداڵە پاش ماوەیەک ئەبینی لەبەری کردووەکو منداڵی ئاسایی بۆ مامۆستای ئەڵێ بەڵام کێشێکیشمان لێرە هەیە منداڵمان هەیە کێشەی زمان و قسەکردنی هەیە ئەمانش بوونیان هەیە لە ناو قوتابخانەدا ئەم منداڵانە کێشەی چەند پیتێکیان هەیە دەربڕینی پیتەکان ناتوانن وەکو منداڵی ئاسایی بۆ نمونە بە ئەڵێ ئەمەش ئێمە ئەبێ ڕاهێنانیان پێ بکەین بۆ نمونە ئەڵێن لە سعە دانت بەکاربهێنە بە کەلوپەلی تایبەت فێر ئەبێت تۆزە پیتەکان فێر ئەبێت و توانای خوێندنی و دەربڕینی وەکو منداڵێکی ئاسایی لێتەوە ئەو کاتە ئەتوانین بڵێ ئەم منداڵش وەکو منداڵەکانی کە شعرەکەتان بۆ لەبەر ئەکا خوێندنەوەی تەواو ئەکا بەڵام ئەبێت مامۆستاش مڕاعەتی ئەوە بکە ئەم منداڵە لە ناو پۆلدا ئەوەنە هەڵی نەستێنێت و بڵێ بۆم بخوێنەرەوە بۆ نمونە قسە بکە هەر ئەبێ بە زۆر قسە بکەی چونکە ئەم مناڵ ئێستا پێویستی بە ڕاهێنانە پێویستی بە یارمەتی دایک و باوکو و مامۆستای پەروەردەی تایبەتە ئەتوانێ ڕەنگە بتوانێت بنووسێ نووسینی باش بێ بەڵام لە دەربڕینانە دەربڕینی باش نەبێ بۆیە لە ژووری سەرچاوەشە هەمان ئەو منداڵانەمان هەیە کە لاوازن ئاستی وەرگرتنیان لاوازە پیتەکان ینی ڕەنگە منداڵێکی ئاسایی لە هەفتەیەکە بتوانێت دوو پیت وەرگێ لە پۆلیەک بەڵام ئەم منداڵە و کوتوان بە ساڵێک ڕەنگە پیتەکان هەمووی هەزم نەکات نەتوانێت نیوەی پیتەکانیش بخوێنێت بۆیە پێویستە ئەمانە مڕاعات بکرێن لە لای مامۆستای ئاسایی و ئێمەش یارمەتیان ئەین لە ژووری سەرچاوە ڕاهێنانیان پێ ئەەکەین بۆ ئەو وەکو منداڵی ئاسایی لە ناو پۆلدا ڕەفتاریان لەگەڵ دەستخۆش مامۆستایگیان پرسیارێکی تر ئایا ئەم تێکەڵکردنە چارەسەرێکی گونجاوە بە بۆچوونی ئێوە وەکو مامۆستایەکی پەروەردەی تایبەت؟ بەڵێ تێکەڵکردن بۆ منداڵی خاوەن پێداویستی تایبەت ئێمە دوو جۆر تێکەڵکردنمان هەیە تێکەڵکردنی شوێنیمان هەیە بۆ تێکەڵکردنی پەروەردەی لە تێکەڵکردنی پەروەردەیدا ئەم منداڵانە هەمان منهەج و پرۆگرامی منداڵی ئاسایی ئەخوێنن بە وجودیان لەگەڵیانە یعنی لە ناو پۆلەکەدا هەن وەکوتمان لە چەندوانەیە گێنە دەرەوە بەڵام لە ناو پۆلەکەدا هەن
بە بەردەوامی بەڵام جۆری کەشمان هەیە تێکەڵکردنی پێڵەی شوێنیە ئەم منداڵانە وا پێویستە کە بیناکانیان نزیک بێ لە بینای قوتابخانەی ئاسایی ئەوە پرۆگرام و بابەت تایبەت بە خۆیان هەیە و بتوان لەوانی وەرزشدا وێنەدا تێکەڵی مناڵی ئاسایی بن چونکە خۆیان ئەم منداڵانە جۆرێک لە گۆشەگیریان تێدایە ئەگەر ببینین منداڵەکە تااقەتی نییە ینی حەز ناکات تێکەڵی مناڵی ئاسایی بێت بۆیە ئەگەر ئێمە یارمەتی ئەوەی بن هەم لایانی کۆمەڵایەتی لایانی ڕفتاری ئەم مناڵە بەرەو پێش بەرین. بەڵێ ئایا مناڵانی ئاسایی قوتابیانی ئاسایی هاوکاری ئەو قوتابیان ناکەن کە وڵاهی ئەمە پێویستی بە هۆشیارێکی بەرزە ئەمە ئەبێت دەست لە دەست ئاڵی دەست لە دەستکەین مامۆستا و دایک و باوک و سەرجەم ستافی قوتابخانە بە منداڵانە بوترێ فێر بکرێن کە ئەم منداڵەش وەکو ئێوەیە کێشەیەکی هەیە بەڵام وەکو ئێوەش مرۆڤە ئەتوانێت فێر بێت ئەمانە لای مامۆستای پۆلەوە پێویستە فێر بکرێن بە قوتابیمان هەیە بڕوا بکە ناهێڵێت یعنی ئەم منداڵە تێکەڵی بێت لەوانی وەرزشە ئێمە ئەیکەینە دەرەوە لەگەڵ ئەوانە یاری بکات بەڵام ناهێڵن یاریان لەگەڵ کاڵێ مامۆستا ئەم مناڵە دوا ئەکەوێت بۆ نمونە ئێمە ڕاکردنمان هەیە ئەڵێ ئەو دوا ئەکەوێت تااقەتم نییە مسابقەی لەگەڵدا ناکەم مامۆستاش ینی مامۆستای ئاسایی یارمەتی نایەت ئەم قوتابیە بڵێ نا ئەبێت دەورێکی پێشەنگیان باتێ ینی بتوان ئەم مناڵانە هەست بە نەقس نەکەن چونکە ئاوای لێ ئەەکەی تۆ هەر خۆت ینی کەسێک ببینە زۆر ئەو چەوسێنێتەوە ینی وانە بتوانە بە خوبوونت نامێنێ بە هەمان شێوە منداڵانی خام پێداویستی تایبەتیش متمانە بە خۆبوونیان نامێنێ ئەگەر ئەوە بشکێندرێنەوە ئەگەر یارمەتی نەدرێن لەلایەن قوتابی ئاساییە چکوانیش بەشێکن لە پرۆسەکە و زۆر گرنگیشن بۆ قوتابی پەروەردەی تایبەت کە یارمەتی بدرێن. جیاوازی چییە لە جۆری پێداویستی خوێندن بۆ ئەم جۆرە حاڵەتانە؟ پێداویستی خوێندن مەبەستە ژووری سەرچاو بەڵێ ئێمە کەلوپەلمان هەیە بۆ نمونە قوتابیەکی ئاسایی لەسەر تەختە بۆردەکەی پیتەکەی بۆ ئەنووسرێتەوە واجبی ئەدەیتێ لە ماڵەوە تەخوارەوە پیتی بۆ نووسێ لەبەری کردووە بەڵام مناڵێکمان هەیە کە ئاسایی نییە من ئەهێنمە ژووری سەرچاو سێرەکەم دوو لەگەڵ تێکەڵەکات ئەمەش حاڵەتی زەحمەتی فێربوونمان هەیە کە ئاوا ئەکات ینی ژمارەکان عکس ئەکاتەوە دەمارێکی مێشکی ئاوێنەیە کە ناتوانێت بە شێوەیەکی باش و بەرچاو پیتەکان و ژمارەکان ببینێت ئەمانە وەسائلی خۆیان هەیە لە ناو پۆلی تایبەتە ئێمە ئەتوانین وەکووتمان سوود لە دەنگ ببینین سوود لە کارتمان هەیە کارتی ڕەنگا و ڕنگ ئەیدەم بە قوتابی لە قوتابخانەدا کە پیتەکە فێر بەڵم لە ماڵەوە لە ژوورەکەی خۆت هەڵی واسە ببینە هەتا هەفتەیەک جدوای بۆم بێنەرەوە بزان پیتەکە فێر بووی یا فێر نەبووی بە شێوازی ڕەنگا و ڕنگ و هەروەها چەند کەرەستە و ئامرازێکمان هەیە پەزڵمان هەیە بەپێی تەمەنی قوتابی ئەو پەزڵانی پێ حەل ئەەکەین لە ناو پۆلدا تا ئەوەی بتوانین ئاستی ژیری کەمێک بەرزکەینەوە بۆیە جیاوازە ئەم کەلوپەلانە جیاوازە لە کەلوپەلی قوتابی ئاسایی واتە ئەو پێداویستیانەی خوێندن لە هەموو قوتابخانەکانە دابین کراون زۆربەی قوتابخانەکان بەڵێ بەڵام قوتابخانەشمان نییە قوتابخانەمان هەیە ببوورەکە تێدانیا مامۆستای پەروەردەی تایبەتمان هەیە معاناتی کە ژووری سەرچاوی نییە هێشتا لە مەکتەبە ژوورێکی تایبەت بەخۆی نییە کە بتوانێت منداڵی خاوەن پێداویستی تایبەت فێرکا کە ئەمەش معاناتێکی زۆر یعنی گەورەیە ناتوان مناڵی خاوەن پێداویستی تایبەت لە پۆلی ئاساییان تۆ بیبێتە بۆ نمونە ئیباتە ژووری بەڕێوەبەر لە ژووری بەڕێوەبەر فێریەکە تۆ هەموو دقەیە کەسێک بێ لە دەرگابە کەسێک بڕاتە ژوورەوە مە تەشویش بۆ مناڵەکە دروستەکە ئەمە کەرەستە و ئەمرازی تایبەتی لێ نییە لە ژووری بەڕێوەبەر لە هیچ ژوورێکی کەش ئەگەر ژووری سەرچاوە نەبێت ناتوانێت ئەم مناڵە یعنی پەرەی پێبین بە تواناکانی بۆیە ئەمە داواکاری لەلانی پەروەردیدار کە سەرجەم ئەو قوتابخانەی کە پەروەردەی تایبەتی تیاوە تا قوتابینە ئاسایی تێدایە ژووری سەرچاویان بۆ دابین بکەن چونکە بەبێبوونی ژووری سەرچاوە بەڕاستی کەلێنێکی زۆر لەم پرۆسەیە دروست دەکات. بەڵێ وەک ڕێژە ئەم خوێندنە تایبەتانە لە سەدا چەندی هەموو خوێندنن؟ مەبەستت منداڵی ئاساییە چەند ڕێژەی چەندە ئێمە لە هەموو سەد منداڵێکە بەپێی سەرچاوەکان تقریبەن 2 منداڵی خاوەن پێداویستی تایبەتە کە لە دایک دەبێت و ئەم منداڵانش کە گەورە دەبن ئەچنە قوتابخانەوە هەندێکیشان وەکووتمان لە سنتەر و پەیمانگە سوود لە خوێندن ئەبینن. بەڵێ
مامۆستا هەدیلدا چەند کەسوکاری ئەو قوتابیانە هاوکارن لەگەڵتانە؟ ئەگەر باسی کەسوکاری قوتابیانی خانپێداویستی تایبەت بکەین بە ڕێژەیەکی بەرچاو بڵێ و هەندێکیشیان هەیە کە یارمەتی دەرمانین کە ئێمە زۆر جاپیان ئەڵێنەها کورداڵە ئێوە ئیهمالن بۆچی مناڵەکەی خۆت ئیهمالەکەی لە کاتێکا تۆ مامۆستای پەروەردەی تایبەت هەیە لە ناو پۆلە بەڕاستی هینە ڕاهێنانت پێەکە ڕاهێنانی زمان و قسەکردن بە مناڵەکەت ئەکا ئێ باشە ئەمە یعنی بەڕاستی بێ بەرامبەرە لە ناو مەکتەب و کارە ئەەکەین تۆ ئەگەر بچی سێری سنتەرێکی ئەهلی بکەی سیر مامۆستایەکی تایبەت بکەی لە ماڵەیە ئەبینی بە یعنی پارێکی زۆر زۆر وانیان پێڵێنەوە بەڵام ئێمە لەبەر ئەوەی بێ بەرامبەرە بەڕاستیان قەدری نازانن بە بەردەوامیش کۆبوونەوەیان لەگەڵ ئەەکەین ئەگەر هەفتەی جارێک نەبێت و هەفتە جارێک لەگەڵ دایک و باوکان و بە خێوکەرانی قوتابیان بۆی ئەوەی کە ڕاهێنانەکانیان پێ بڵێن واجبەکانیان پێ بڵێن ڕۆژانە منداڵ لە ماڵەوە بە دوواداچوونی لەسەر بکاتەوە ئەگەر دایک و باوک هاوکارمانەبێ ئێمەش مەجبورین ینی ناتوانین ئەم منداڵە بەردەوام بین لەگەڵیان و هەروەها ئەگەر باسی دایک و باوکی قوتابی ئاسایی بکەین ئەوەش پێویستی بە هۆشیارێکی زۆر زۆرە بەڕاستی لە ڕێی ئەعلامەوە بێت لە ڕێی ئێوە بێت لە ڕێگەی بۆ نمونە مامۆستایەکی پسپۆر بێت کە مامۆستای عەفو دایک و باوکی منداڵانی ئاسایی تێبگەێنرێن کە ئەم منداڵانەش مرۆڤن تۆ هیچ زەرەر و زیانێک لە مناڵی تۆ ناگەێنێ ئەگەر لە پۆلی منداڵی تۆ بێ ئەگەر لە تەنیشتیەوە دابنیشێ بەڕاستی مناڵمان هەیە ئەبینی لە ڕەحلەی دوای دادانراوە ئیهمال کراوە مناڵێکی پەروەردەی تایبەتە ئێ بۆچی نێ لە لای تۆ دانیشێ دایک و باوکیان یعنی پیان ئەڵێن تۆ مەچۆ بەلایە ئەمە قوتابێکی زیرەک نییە ئەمە باش نییە ئەمە تۆش ڕەفتاری ئەو وەرئەگری تۆش پێویست ناکات بچ بەلای یاری لەگەڵ مەکە لە فرسامە چۆرە دەرەوە لەگەڵێ ئەو شوێنی ئەوی لێبێ لە جیاتی ئەو یارمەتیان بن چووکە لە کۆتاییە تۆ خۆت وەکو دایک و باوکێک یعنی خۆت بخەرە جێگەی ئەو دایک و باوکەی کە منداڵێکی لەو جۆریان هەیە کە بزانێت چەند معاناتێکی گەورەیان هەیە ئەگەر ئێمە وەکو کۆمەڵگە وەکو ستافی قوتابخانە و هەمومان هاوکاریان نەکەین بەڕاستی جێگەی داخە ئەم دایک و باوکانە نابێ ینی ئاها بمێننەوە. بڵێ بڵێ دەست خۆش مامۆستایان بەچیدا مناڵی ئۆتیزم لە مناڵی ئاسایی جێ ئەکرێتەوە؟ طبعاً ئێمە چەند نیشانەیەکمان هەیە کە منداڵی خانپێداویستی تایبەت ئۆتیزم لە منداڵی ئاسایی جێ ئەکرێتەوە بەم چەند نیشانەیە ئەتوانین دەستنیشانی بکەین بۆ نمونە دێت لە تەشخیص لە لیژنەی تەشخیص پرسیاری لێکرێ ئایا ئەم منداڵە بە 9 مان و 9 ڕۆژ لە دایک بووە ئایا کە لە دایک بۆ زەردووی نەگرتووە زەردووی قورسی گرتووە کە ئەم منداڵە خوێنی بۆ بگۆڕدرێ ئایا لە 2 ساڵ و بۆ 2 ساڵ و نیو توانی وشەی دای و بابە بڵێ لە 3 ساڵ و نیو بۆ 4 ساڵ ئایا بەڕەوانی قسەی کرد بۆیە بەراوردی ئەەکەین بە مناڵی ئاسایی تا بزانین ئەم مناڵە ئاساییە یان ئاسایی نییە. و هەروەها نیشانەکان خۆی دایک و باوک هەستی پێ ئەکا ئەبینێ کاتێک شیر دایک شیر ئەدا بە منداڵەکەی ئایا پرسیار لە ئەگەن سەیری چاوتی کرد بۆی بزانین تەرکیزی هەیە منداڵە ئەتوانێت سەیری چاوت بکە لێرەیە دایک و باوکە خۆی پرسیار لا دروستە بێت کە ئەڵێ نەخێر دو ئەوەیەت منداڵە پێ ئەگرێ منداڵی هاوتەمەنی خۆی سێرەکەی زیاتر گەشەی کردو ئەم مناڵە تازە پێ ئەگرێ ئەمە پرسیار لای دایک و باوک دروست ئەکات و پێویستە پرسیار بکەن لە پسپۆر کە ئەم منداڵە ئایا بۆچی بەم شێوەیە ئەو کاتە خۆیان وەکوتم هەستی پێ ئەەکەن کە پرسیاریان کرد دەزان بۆیان یەکلای ئەبێتەوە کە ئەم مناڵە چ کێشە و گیر و گرفتێکی هەیە. بەڵێ بۆچی ئەم جۆرە خوێندانە لە ناو وەزارەتی پەروەردە نین بە شێوەیەکی گشتی چونکە چەند جۆر لە خوێندنی تێبێت لە هەرێمی کوردستانە بوونی هەیە؟ هەندێک قوتابی هەیە ستەنتەر و پەیمانگای تایبەت بەخۆی ئێمە عید بە پەروەردەی گشتی نییە ئێمە ناتوانین تێکەڵی مناڵی ئاسایی بکەین وەکو خۆمان بەڵام داوا ئەکرێ کە ئێمە داوا ئەکەین ئەم خوێندنانە بۆ نمونە ئۆتیزمە تۆزە حاڵەتێکی قورسە با نزیک مەکتەبی ئاساییەکە بێت بۆ ئەوەی کە سوودمەند بن لە یەکتری هەتا ئێستا شتی واشمان نییە کە هەموو قوتابیان سەر بە وزارەتی پەروەردە بن ئەوانەی سەر بە کاروباری کۆمەڵایەتین ئەمانە حاڵەتە قورسەکانن. بڵێ مامۆستا هەدیل مامۆستایانی پەروەردەی تایبەت تا چەند سوودیان لە سیستەمی وڵاتانی تر بینیوە؟ زۆر زۆر بەڕاستی سیستەمی وڵاتانی دەرەوە بۆ ئێمە ئاوا پێشکەوتنێکی دروست کردووە من زۆر جار باس لەوە ئەەکەم مامۆستانی پەروەردەی تایبەت کە سپاس بخوا وەکوتمان ئەم ساڵ ڕێژێکی بەرچاو لە قوتابخانەیە بوونیان هەیە خولی تایبەت و شاویان بۆ نەکراوەتەوە
کە ئەم مامۆستای ڕاستە 4 ساڵی زانکۆ پەروەردەی تایبەتی خوێندووە بەڵام ئەمە بە عملی نەی خوێندووە ئێستاەتە سەر عملی ئەبێ لەلایەن پسپۆری شارەزاوە خول ببینێ دەورات ئەبینن بەڕاستی سێر ئەەکەی کەسێک پێ ئەڵێتەوە لە هەمان گروپ هەمە مامۆستایە ڕاستە پێش ئەو 2 ساڵە دامەزراوە نابێت ئەمانە بەڕاستی خولیان پێ بڵێنەوە ئەبێ کەسانی پسپۆر و شارەزا بوون مامۆستایانی زانکۆ یعنی کەسێک بێ کە بتوانێت بە عملی ئەم مامۆستایە فێر بکە کە چۆن مامەڵە بکە لەگەڵ قوتابیەک کە خاوەن پێداویستی تایبەتە. بەڵێ نامەوێت لەوە زیاتر مادوو کەم کۆتا پرسیار ئاڕاستی بەڕێستەکەم تا چەند هەوڵی ئەوە دراوە ئەو حاڵەتە لە عیبەوە ببێتە حاڵەتی ئاسایی بۆ نمونە دایک و باوک شەرم نەکەن منداڵەکانیان بخەنە ئەو سنتەرانی کە تایبەتکراون بە منداڵانی ئۆتیزم بە تایبەتی چونکە هەندێک حاڵەت هەیە بەڕێزت ئاماژەت پێدا کە پێویستیان بە سنتەرەکانە ینی ناتوانرێ زیاتر تێکەڵی منداڵی ئاسایی بکرێت جارێ حاڵەتەکەیان بخرا. ئەمەش کە باسی ئەەکەین پێویستی ئەم عیبێ پێویستی بە هۆشیاریە نەخێر تۆ ئەی بەخێوکەری قوتابی ئەی دایک و باوکی قوتابی تۆ لە جیاتی ئەوەی منداڵەکەت لە ژوورۆ پشاریتەوە هەندێکیان نانهێنە دەرەوە پیان عیبە کە ئەم منداڵە بێت بچێتە مارکێتێک بچێتە ناو خزم و کەس نانهێنە دەرەوە پیان عیبێ کە ئەمە نەخێر عیبێ نییە تۆ لە جیاتی ئەوەی کە یارمەتی مناڵەکەت بێ ئەی فوتێنی لە ماڵەوە ئەم مناڵە گەشە ناکە ڕەنگە موبایلێکی باتە بەردەست بڵێ تا ئەوەی ترخۆ قسە ناکە هاوار ناکە لە ناوبا لە موبایلەکە سوود وەرگێ فێری قسە بێ ئەمەش تەدمیری ئەکات تەحتیمی ئەکا ئەم مناڵە زیاتر گەشەی بەرەو دواوە ئەچێ وەک لەوەی بەرەو پێشەوە بچێ بگرە بە ئێمە بتوانین بیان خەینە سنتەرێک ینی پێشخستن هەیە لە 2 ساڵەوە بۆ نمونە ئێمە ئەتوانین ڕاهێنانی تایبەتیان پێ بکەین باشە ئەم منداڵەت چی لە 2 ساڵەوە لە 3 ساڵەوە ڕاهێنانی پێکرابێت چی گەشت بێتە 6 ساڵەوە کە تۆ ئینجا ڕاهێنانی پێ بکەین بۆیە لە جیاتەوەی بیشارینەوە بابین ئێمە دەستخینە سەر برینەکانمان بتوانین چارەسەرێکی گونجاو بۆ ئەم منداڵانە بدۆزینەوە چونکە ئەم مناڵە عیبە نییە تۆ ئەبێ سپاسی خوا بکەی ئەمیشە بڵێ لە من خراپتریش هەیە وانیا ئێمە دایم وا ئەڵێن لە منیش خراپتر هەیە ئەبێ ئەمە قبول بکەین تەقبولی بکەین ئەم حاڵەتە نابێ بیشارینەوە لە کۆتایی ینی تۆکو دایک و باوک ئەبێ یارمەتی بێ نەک ئەم منداڵە تەحتیم بکەین. بەڵێ لە کۆتاییە چی ماوە من پرسیارم نەکرد بێ و لە مێشکی تو هەبێ بتەوێ بەرنامەکی زیاتر پێداڵەمانکەی ئەگەر ناپیان دەستت خۆش بێ ئێمە هیوادارین ئەم بەرنامانە بوونی زیاتر بێ و بە بەردەوامی هەم بۆ دایک و باوک و هەم بۆ مامۆستایان زۆر باش هەم بۆ لایانی پەروەردیدار کە بیگەێنین ئەم چینەش هەن لە کۆمەڵگایان نابێ لە یادیان بکەین ئێمە وەکو مامۆستای پەروەردی تا بێ یارمەتیان دایک و باوک داوا ئەکەن هەمیشە یارمەتی منداڵەکانیان بدرێ ڕەنگە حاڵەت هەبێ نەتوانێت ینی سنتەر و پەیمانگاکان یارمەتی بات ئەچێت ینی ڕێژێکی زۆری تیا سەرفەکە پارێکی زۆری سەرفەکە لە پەیمانگایەکی ئەهلی پە ئەمە نەمێنێت با سنتەرەکانمان حکومی بێت بە یارمەتی دایک و باوک بین چونکە بەڕاستی پارێکی زۆر ئەدەن ئەو دایک و باوکانە سەر ڕێی معاناتی خۆیان ڕەنگە کەسەکە مەجبور بێ تۆ مەجبوری منداڵێکی وات هەبێ ئەپی ببێتە سنتەر وانە ڕاهێنانی پێ بکەی با ئێمە لە ناو قوتابخانەکان لە ناو سنتەرەکان بێ بەرامبەر داوا لە لایانی پەروەردیدار ئەکەین کە ئەم شتانەمان بۆ دابین بکات. بەڵێ بۆ هیواین زۆر سپاس مامۆستا هادی حەسەن پسپۆری پەروەردەی بۆ ئەم میوانداری کە بەڕێزت هاتی بۆ تەلەڤیزیۆن و ڕادیۆی پەروەردەی ئەم دیدانەمان لەگەڵدا ساز کردی دووبارە بەخێر بێتمەدومان کردی لە ساغی بۆ بەڕێستە خوازین. خۆشەویستان بینەرانی ئازیز بۆ بیستنی گرنگترین هەواڵەکانی پەروەردەیی سەردانی ماڵپەرەکانمان بکەن لە سۆشیال میدیای تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر لە پەخشی ناوخۆ SD بۆکس ئایستار میکس میدیا و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆک و چەناڵی یوتیوبی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر هەروەها کەناڵی تەلەگرامی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر لەگەڵ پێیجی ڕادیۆی وەزارەتی پەروەردە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. دووبارە ڕێزی من شەمیران بابان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە لەگەڵ هاوکارانم ستافی بەرنامە قبول بفەرمونون خواتان لەگەڵ.